بینەرانی بەڕێز و خۆشەویستم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەی میوان بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەبینەوە. بۆم بەرنامەیە گفتوگۆ لەسەر هەڕەشە و مەترسیەکان لەسەر قەواری هەرێمی کوردستان دەکەین. هەروەها گفتوگۆ لەسەر بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان دەکەین، بە تایبەتی لە ئێستادا دۆخی نێوخۆی هەرێمی کوردستان بە تایبەتی هەردوو حەزبی دەسەڵاتداری شێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیەکانیان ئاڵۆزە و هەتا دێ تەسعیدات لە پەیوەندیەکانیان دێتە پێشەوە و ڕووداوی نەخوازرا و ڕوبەڕووی پەیوەندیەکانی نێوان ئەو دوو حزبە سیاسی هەرێمی کوردستان دەبێتەوە و هەروە حەزب و لایەنە کوردستانەکانی دیکەی هەرێمی کوردستان ڕۆڵیان چییە لە هێورکردنەوەی ئەم بارودۆخەی کە ئێستا لە نێوان یەکێتی و پارتیدا هەیە و هەروەها بڕیارە هەر لەم ساڵدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. بەم بارودۆخەی ئێستاوە کورد دەتوانێت بچێتە هەڵبژاردنەوە و هەروەها ئەو هەڕەشە و مەترسیانەی تر کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە بە تایبەتیش لە ڕووی یاسایی و دەستوریەوە زۆر جار بڕیاری دادگای باڵای فیدراڵی عێراق دەبێتە بربەست لە بەردەم ئەو خواست و مافانەی کە خەڵکی کوردستان هەیەی. ئایا ئەمە خەتای بەڕێوەبەری سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە کە وا دەکات هەڵە و کەم و کورتی بدا بەدەسەوە بۆ ئەوەی لە ڕێگەی دەستور و یاساوە بێن ئەم بڕیارانیان بەسەرا بسەپێنن یاخود هۆکاری ترە و شتی تر لە ئارادا هەیە و لە ئێستاە ئەبینین مەلەفی نەود و هەروەها پەیوەندیەکانی هەولێر و بەغدا لەو سۆنگەیەوە بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینی و ئایا ئەو پەیوەندیانی کە ئێستا هەیە ئەو ڕێکەوتنانی کە هەیە ڕێکەوتنی کاتینیان درێژخایانن وە کۆتایی بە مەلەفی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دەهێنێت تەنها لە ڕێگەی کۆمەوە و ئێستا سۆمۆ هاتۆتە ناو بە بازاڕکردنی نەوتی هەرێمی کوردستان. هەموو ئەم تەور و بابەتانە لەگەڵ زۆر بەڕێز بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حزبی زەحمەتکێشانی کوردستان تاوتوێکین. کاک بەڵێن ئەو کاتت باش. زۆر سپاس. سەرەتا پێم باشە لە دۆخی سیاسی و ئیداری هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین لە ڕوانگەی ئێوە ئەم بارودۆخە چۆن هەڵدەسەنگێنن. زۆر سپاس، زۆر بەخێر بێن بۆ لامان و دروستکردنی ئەو دەرفەتە کە بتوانە ڕای خۆمان سەبارەت بە سەرجەم ئەو بارودۆخە سیاسیانەی کە ئێستاکە لە ئارادایە پێشکەش بە ئەوە بە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کەرکووک ڕابگەین. زۆر بەخێر بن سەرچاوان. سەبارەت بە بارودۆخی هەرێم من دەمەوێت لە دەست پێشی قسەکانم تۆزێک فراوانتر وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە. دیارە ئێوە ئاگادارن کە بارودۆخی جیهان بەگشتی بە هەڵ و مەرجێکی زۆر سەخت و دژوار تێدەپەڕی. ململانەی زلهێزەکان لەسەر بەرژەوەندەکانیان، لەسەر دەسەڵات و نفوسیان، لەسەر مەناتقەکان، لەسەر شوێنەکان، لەسەر وزا ئەو ئاخر جارە شەڕی ئۆکرانیا، ململانی نێوان سین و ئەمریکا، ململانی نێوان ڕووسیا و ئەوروپا و ئەمریکا، جگە لە شەڕی ئۆکرانیا ململانیان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لەسەر پێگە و دەسەڵاتیان. ڕۆژە دوای ڕۆژ فراوانتر دەبی. ینی گەیشتوتە حالەتی ئەوەی کە جاروبار باز لە بەکارهێنانی چەکی ئەتۆمی و ئەوانەش دەکرێت. بەڵێ و بەدیوەکەی تریش لە چوارچێ ئەو سراع ململانەیە کە هەیە لە دنیا وڵاتانی ئیقلیمیش هەر کەس لە چوارچەوەی بەرژەوەندیەکانی خۆی کەوتۆنەتە ململانێ بە تایبەتیژە وڵاتانەی نفوسیان هەیە و هێزیان هەیە. ئەوە دەبینین تورکیا، میسر، سعودیا، ئێران ئەوانەش بەشەکن لەو ململانێ و سرعانەی کە هەیە
لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی خۆیان هەرس و کەوت دەکەن تعامل لەگەڵ هەموو ئەو ڕووداوانە دەکەن کە لە جیهان و لە منتیقە ڕوودەدا. بە تاکید عێراق ئەو ململانەی و سیرعانەی هەنا جا چ بە ئاقاری کە شەڕ بەرەو شەڕ دەڕوات، چ بە ئاقاری سەفەقاتی سیاسی و ڕێککەوتن لە نێوان ئەو جلهێز و وڵاتانی ئەقلیمیانە هەیە، کاریگەری ڕاستەخۆی لەسەر عێراقیشەیە، لە هەرێمی کوردستانیشە. ئەوەندی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە. ئایا پرسیارەکەیە ئایا بە وەزعی کە هەمانە بەو بارودۆخی ئێستا لە ناوخۆی هەرێم هەیە دەتوانین دەرەقەتی ئەو مەلەفە گەورانە بێ؟ دەتوانین ئەو مەلەفانە ئەوەندە قورسن، معادەرەکان ئەوەندە ئاڵۆزن، ئەگەر بێت و هەموو لایەکمان بە یەکەوەش بین، هێشتانەکە سەختە. تزای ئەوەی ئەگەر لێک ترازا بین، تزای ئەوەی ئەگەر لێک دوور بین. ڕاست. لەبەرەوەی ئەو بارودۆخی ئێستا لە ئارادا لە هەرێمی کوردستان ئەو لێکترازانە جددیەی هەیە لە کوردستان بە هیچ شەکلێک خزمەتی ئایندەی قەزیە میلەتەکەمان و کوردستان ناکە. هەندەی تر پێگەی هەرێم زەعیف دەبی و ناتوانن ڕۆڵێک بجێڕین لەو ململانە و کێشانەی کە لە منتیقەکە هەیە. مەترسیەکانی ئێمە لەوەش زیاترە. ئەو زلهێزەکان وڵاتانی ئیقلیمی هەر کە دوێت بە دوای مەساڵحی خۆی هەیە، مەساڵی خۆی هەیە. دۆستەکانمان ئەوانەی کە داوامان لێ دەکەن، نوێنەری ئەنداوا دەکەن، نوێنەری ئەمریکا، بریتانیا، وڵاتانی ئەوروپا، فەڕەنسا، بریتان داوامان لێ دەکەن کە دەبی ئەو بارودۆخە تێپەڕێنین، چونکە زەرەر دەکەین. 2000 ئەوان تاهاتایە ناتوانن لەگەڵ بارودۆخێک بڕۆن کە ئێمە خۆمان سەبەبین تێدا. ئەو خۆشتان دەبینین لە بەغداش ئەو لێکترازانە جددی هەیە لەنێو حیزبە سیاسیەکانی کوردستان کە نوێنەراتی گەلی کوردستان دەکەن لە پەرلەمانی عێراق و لە حکوومەتی عێراقی. ئێمە کۆمەڵێک مافی دەستوریمان هەیە، دایان جار تاکیدمان کردووە ئەوەی ئەوانەی کە دەڕۆن بۆ بەغدا دەبێت جلوبەرجی حیزبەتی داکەن، نوێنەری حیزبەکانی خۆیان نبن لە بەغدا، دەبی نوێنەری گەلی کوردستان بن. لە دوای پرۆسەی ئازادی عێراق لە 2003 تا ئێستاکە نەک التزامیان بە دەستور نەکردووە، بە تایبەتیش لەو مادە و بەندانەی کە پەیوەندی بە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانەوە هەیە بە جێبەجێیان نەکردووە، خۆیان لێ دزیوەتەوە. بە پێچەوانە بەشەشی زۆری مادە و بڕگەکانی دەستوریشان پێشێل کردیە بەرامبەر هەرێمی کوردستان. بۆیە بەڕاستی ئەو لێکترازانەی کە هەیە لە بەغدا زەرەری زۆری لێداوین، نەمانتوانێت بە یەک دەستی داکۆچی لە مافەڕاوەکانی خۆمان بکەین کە ئەوەی لە دەستور داهاتووە. لەسەر ئاستی ئیقلیمی و دەولیش هێدی ئەو لێکترازانە ناشرینمان دەکە و لە ناوخۆی هەرێمیش خۆتان دەزانن بە سەبەبی ئەو سیرە ئەو ململانەیە بێمانایی کە هەیە، کارگەیشتەوەی کە خەڵک بێ متمانە بی، خەڵک ئومێدی زەعیف بی، ئومێدی لاواز بی، هەم بە حزبەکان، هەم بە پەرلەمان، هەم بە حکوومەت. بە دەلیلی ئەوەش ئاخر ئینتیخاباتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئەنجامدرا ڕێژەیەکی یەکجار زۆر
نەسەر سندوقەکانی انتخابات ڕاست لە کۆی ئەو مەسەلانەی کە باسم کرد سەرجەم حزبە سیاسەکانی کوردستان و بە تایبەتی ژێچێتی پارتی پرسیارێک لە بەردەمیان قوت دەبتەوە پرسیارێکی جددی دەبی وەڵامی ئەو پرسیارانە بدەنەوە ئەو میلەتە بەرەو چێوە دەبن کوردستان بەرەو چێوە دەبن یعنی هیچ دەرفەتێک نمایە بۆ لێک تێگەیشتن ئێمە لە بەرامبەر قەیرانشی جددی داین لە بەرامبەر کۆمەڵێک مەترسیش داین بەڵێ بەڵام لە بەرامبەر کۆمەڵێک دەرفەتیش داین ئەگەر بەرز بینەوە بۆ ئاستی بەرپرسیارەتی بەرامبەر قەزای میلەتەکەمان و ئایندی میلەتەکەمان دەرفەتەکان چین دەرفەتەکان یەکجار زۆرن بۆ نمونە ئێستاکە حکوومەتێک لە بەغدا تەشکیل کراوە بە سەرۆکاتی بەڕێز محەممەد شیع سوودانی و ئیتفاقشیان کراوە لەگەریان ئەگەر بێت و ئێمە بەیەکەوە ئیشکەین دەتوانین ئەو ئیتفاقی کە کراوە لەگەریان بە باشترین شێوازە جێبەجێ بکەوت و بخینە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە زۆر بابەتی تریش سیاسەتێکی موحد بەرامبەر چۆنێتی تەعاملکردن لەگەڵ وڵاتانی ئیقلیمی چۆنێتی تەعاملکردن لەگەڵ وڵاتانی دەرەوەی تر و چۆنێتی ئیدارەدانی خەڵکی هەرێمی کوردستان تێگرای ئەوانە ئەگەر بکەین جارشتکە وا دەکەین میلەتی خۆمان ئەگەر بێت و ئێمە ئێستاکە میلەتی خۆمان ئاشتکەینەوە و خزمەت گۆزارەکان زیاتر بکەین و چاکسازێکی حەقیقی بکەین و خەڵک هەست بکە حکوومەت و حزبەکان بەیەکەوە بەرنامێکی جددیان هەیە لە خەمی وڵاتەکە و لە خەمی کۆمەڵانی خەڵکی کوردستانن خەڵک متمانەی دەگەڕێتەوە وەختە کە خەڵک متمانەی بگەڕێتەوە پشتیوانی لە حکوومەتەکەی خۆی و پەرلەمانەکەی خۆی و حزبە سیاسیەکان دەکات یعنی ئێستا هاوڵاتیان ئەو هەستیان لا دروست نەبووە یا ئەو هەستیان نییە کە پیان وابێ ئەم حکوومەت و حزبانە خزمەتیانەکەن دوورکەتینەوە خەڵک بارودۆخێک دروست بووە خەڵک متمانەی نەماوە بە پرۆسی سیاسی بە هەڵبژاردن بە حزبە سیاسیەکان بە پەرلەمان بە نوێنەرەکانمان لە بەغدا ئەوە یعنی ئەم مەترسیەوەمە هەیە جاروبار بەڕاستی دەکەوتە سەر حسابی ئینتیماش ئینتیمای خەڵک بۆ خاک و وڵات و نیشتیمان و نەتەوە کاڵ بێت ئەومە بەڵێ کاربیتەوە زۆر مەترسێکی گەورەیە لەبەرەوە بەڕاستی ئەو پرسیارانە جددین دەبی حزبە سیاسەکانی کوردستان لە پێشەوان پارتویەکێتی دوجارش هەموو حزبەکان چکە هیچ حزبێک نابی خۆی لە بەرپرسیارەتی لە وەزع بدەستەوە هەمووی بەرپرسیارەتی هەیە دەبی وەڵامی ئەو پرسیاران نەبدەینەوە دەبی چنە ژێرباری مەسئولیەت بۆیە بەڕاستی ئێمە لە بارودۆخێکدان ئێستاکە پێویستە بە حیوارەکی نیشتیمانیانە بە گفتوگۆیەکی نیشتیمانیانە بین پەنجە لەسەر هەموو ئەو خارانەدا بنین و بگەینە چارەسەرێکی ڕاستەقینەی بنەڕەتی و لە چارچەوەی بەرنامەیەکی نیشتیمانی نەتەوەی ڕێک بکەوین ئەجینا ئەو دەرفەتانەی کە باس دەرفەتمان لە پێشەخۆ ئەو دەرفەتانە بە حازری نایەتە بەردەستت دەبێ ئیشی بۆ بکەیت ئەگە ئیشی بۆ نەکەی بە تاکید مەترسیەکان زیاتر دەبن مەترسیەکان زیاتر دەبن بڵێ لەو دووڕیانەی ئێستا ئێمە بسڵێت بڵێ زۆر باشە بەڵام بینیمان لەم چەند ڕۆژەی ڕابردوو تەسعیدێکی لە ناکاو کوتوپڕ کە چاوەڕوانکراو نەبوو لەلایەن وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە باسی لەوە کرد کە لایەنیشی سیاسی
لە دەرەوەی چوارچێوەی یاسا و ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دەرچوو لە یاسا ناوی هێنا کە مەبەستی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و بە تەحدیدیش زۆنی سەوس. ئەمە یعنی ئەمە پێ وایە ئەم جۆرە وتار و بوتارانە خزمەت بە پرۆسەی ئاشتەوایی نێوان حیزبولانە سیاسیەکانی کوردستان و خزمەتکردنی هاوڵاتیانەکە؟ باسم کرد دیارە بە تاکید کە لێکترازان هەبی کاتێک کە مێزی گفتوگۆ نەکرا بتێ بنەمای لێک تێگەیشتن هەموو ڕووداوەک گچکەیان گەورە دەبتە هۆی ئاڵۆزکردنی زیاتری وەزعەکە بێگومان. جا ئەو مۆزوع ئەگەر لای پارتی بیانێکی یان حیزبەکانی دیکە بی بۆیە ئەو مەترسی ئێمە لەوت لێکترازانە سەرچاوە لەوە هەڵدەگری بچووکترین شت بێتە پێش ئیتر هەر کەس لە ڕوانگەی خۆی و تابی ئەدەکە بەرامبەر ئەویتر ئەویتریش بەرامبەر ئەویتر چه خزمەتێک دەکە نەسەر ینی جگە لە ئاڵۆزکردنی وەزعەکە جگە لە لێکترازانی زیاتر و لێکدابڕان و لێک دوورکەوتنەوە چه خزمەتێکی تر دەکات. بەڵام ئەگەر بێت و دەرگای حیوار و گفتوگۆ کراوە بی بەردەوام لە نێوان لایەنە سیاسیەکان ڕوا بکە گەورەترین مشکلەشمان ڕوبەڕوو بیتەوە دەتوانین بەڵێ لێک تێگەیشتنی سەرێک دروست بکەین. مەفروضە متمانەك دروست بکرێتەوە لە نێوان ئەو لایەنە سیاسیانە بێ متمانەیەکی زۆر دروست بووە دەبی متمانەیەک دروستکرێتن. ئێمە خۆمان وەکو حیزبی زەحمەت کێشانی کوردستان لە ڕابردوو هەوڵی زۆرمان داوە لەگە هەموو لایەنە سیاسیەکان بە دەرێزێکی لەگە برادرانی پارتی برادرانی یەکێتی قەدەرمان وایە وەزعەکمان هەیە مچنە بەدڕی ئێمە نەبی زۆنی سەوز و زۆنی زەرد و کە من ئەسڵەن ئەترافی پێ ناکەم بەس بوویتە خۆراکی ڕۆژانەی خەڵک زۆنی زەرد و ڕۆژ نازان چی بچی بەرپرسیارەتیان گەورەیە تەداعیاتی شەڕی ناوخۆ مەسەلەن بەڵێ ئەو بارودۆخی بەڵام تا ئێستا بەردەوامە تا ئێستا بەردەوامە برام ما حکومەتت هەیە پەرلەمانت هەیە مەفروضە حکومەت دوو ئەرچی هەیە یەک بەرپرسیارەتی بەرامبەر کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەو هەرێمەی کە لێی مەسئوولە لە ئاخر سنووری تا دەگاتە ئاخر سنووری بە یەکسانی لە بەرامبەریشدا دەبێت دەسەڵاتی بشتێ بەسەر هەموو سنوورەکە یەکێک لەگرەیی خەڵک و ئەوەی خەڵک ئەوەیە ئێمە ئێستا دوو هێزی پێشمەرگەمان هەیە تا ئێستا دوو ئیدارەیەشی زەق لە ئیدارەدانیە ئەو وڵاتە هەیە ئەوە بۆ 30 ساڵ هێزی پێشمەرگە تەوحید ناکری یەک ناکری کەمە پێمان وایە هیچ بیانۆک نییە بۆ یەک نەگرتنەوەی دوو هێزی پێشمەرگە لە چوارچێوەی ڕێخستنی هێزێکی نیشتیمانی کە سەر بە حزاب نبی سەر بە نیشتیمانە و سەر بە حکوومەتە و سەر بە وەزارەتە و سەر بەوەیە مزار بینە پێشستاش لە مقابلەی عینشتن گوت تۆ تەماشاکە ئەڵمانیا شەرقی غەربی هەبوو کاتی خۆی دوو سیستەمی جیاواز بوون یەکیان ئیشتراکی بوو سەر بێ سۆڤێت و تر ڕەسمالی بوو دوو سیستەمی سیاسی جیاواز دوو سیستەمی اقتصادی جیاواز دوو نظامی عسکەری جیاواز کە دیواری بەرلین ڕووخا پێم وابی ساڵی 90 بوو هەردوو ئەڵمانیا تەوحید بوونەوە ئەگە بچوو بای ساڵێک لێ دوای ساڵێک تەماشا ئاساری دوو دەوڵەتی پێوە نەما نە لە ڕووی سیاسی نە لە ڕووی اقتصادی نە لە ڕووی عسکەری بەڵێ ئێ باشە مە 30 ساڵە لێرە خەریکی چینیانی هێزی پێشمەرگەی ئێمە دەبێت چ ئەوە بی تەوحید ناکرێت ئەوە ینی متمانەی خەڵک زەعیف دەکە بەڵێ بەداخۆ ینی دوای ماوەیەکی بۆیە ینی ئێمە ئەگەر پێشمەرگە تەوحید کەین بەڵێ حکومەتێکی موحەدمان هەبی کە هەمیان بەرپرسیارەتی هەرگرن هەر لایەنێکی سیاسی کە ناو حکومەت بی دەبی بەرپرسیارەتی هەرگری بێگومان بەڵێ ئەو بە تاکید دەی معارەزەش هەبی
حتى ئێمە لە مەسەلەی معارەزە و دەسەڵاتیش یعنی کە چەمکی معارەزە هاتە ناو پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بەتاخەوە بە شێوازە مۆدێرنەکەی نەهاتووە. يعني واما لە خەڵک گەیاندن معارەزە ینی دژمنی دەسەڵات ینی دژمنی معارەزە. کەم بیرکردنەوەی غەڵەتە. بەڵێ پەیوەندی نێوان معارەزە و دەسەڵات لەسەر ئەساسی جیاوازی بەرنامەیە. بەڵێ وای معارەزە دەرێتە دەسەڵات دەرێ من بە بەرنامە لە توی جیاوازم. بەڵێ دوازار چێ ئەو جیاوازەیەک لا دەکاتەوە خەڵکە لەسەر سندوقی دەنگدان بەڵێ جیاوازی بینی معارەزە و دەسەڵات یەک لا دەکاتەوە دەنگ متمانە بەچێ دەدا بەڵێ و دەبی تەداولی سوڵتە بە شێوەی لە ڕێگای سندوقەکانی هەڵبژاردن بیت. ئێمە وامان لێ کردیاگە ئێستا کە یەک لایەنێک بەرێ معارەزە ئەنی ئەگەر جنێو نەدا ئەگەر تەشیر نەکە ینی معارەزە دەسەڵاتیش ئەگەر سەری پان نەکاتەوە لێ نەگەڕا هیچ ئەمە مۆدیلێکی زۆر خراپ زۆر باشە. ئێمە قسە لەسەر ئەم بارودۆخاکەین لەسەری ئەوەستین بە چڕی و قسە لەسەر ئەوە شەکەین دوای ئەو هەموو ماوە درێژە لە کۆتایی شەڕی ناخۆکەچی ئێستا قسە لەسەر ئەوە کرێکە باز لە دوو هەرێمیە کرێ بەڵام ناوبڕێک وەرەگرین دوای ئەم ناوبڕە ئەگەڕین وڵاتە. دووبارە سڵاوتان لەبێ گفتوگۆکانمان درێژەی دەبێت بە میوانداری زۆر بەڕێز بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حیزبی زەحمەت کێشانی کوردستان. کاک بەڵێن لەو دێڕەیە وەستاین کە ئێستا زۆر قسە لەسەر دوو هەرێمیە کرێ. مەترسیەکانی دوو هەرێمی چییە ئەگەر لە کاتێکە ئیشێتی و پارتی و لایەنەکانی تر نەگەیشتە ئاکام بۆ تێپەڕاندنی ئەم دۆخی کە ئێستا هەیە؟ ینی ئێمە ئێستا تەمامە زۆر دژی ئەوەی سەرتاپا ینی دژی ئەوەین کە ئەمە کوردستان یەک وڵاتە یەک نیشتیمانە لە دەستوری عێراقی هەرێمی کوردستان. من پێم وایە ئەگەر ئێمە لە خەمی وڵاتەکە بین بیر لە دوو هەرێمی ناکەینەوە بیر لە بە قووەتکردنی هەرێمەکە بکەینەوە باشتر نەک بیر لە ناچاری بچین پەنا بۆ دوو ئیدارەیی بین دوو هەرێمی بین. دوو ئیدارەیمان هەیە مەوجودە ئێستا حالی هەڵ دوو ئیدارەیە لە زۆر سێکتەر و بوارە دوو ئیدارەیە بۆ پەنا بۆ ئەوە بین. یعنی هیچ ڕێگایەک نەماوە دەرفەتێک نەماوە کە ئێمە باشتر خۆمارێک بخەینەوە بۆی هەرێمەکە بە قوتکەین. دەکرێت لە هەندێک مەجاریت کە دەسەڵاتەکان شۆڕکرێنەوە بۆ محافەزەکان بۆ قەزایەکان بۆ نەحیەکان ئەلە وارەوە بە تاکیت میشینە زیاتر خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکاتن. بەڵام عنوانی دوو هەرێمی ئێمە ئێستا پێداگیری لەسەر ئەوە دەکەین کە عێراقی فیدرال کە تا ئێستا تەنها عنوانە بەڕاستی فیدرالی حەقیقی نییە عێراق بکرێتە فیدرال. ئێمە ئەنجومەنی فیدراڵی ڕاستەقینە بڵ سزای ئەوە ئێمە ئێستا بین بەدەستی خۆمان ینی مەسلەی هەرێم و فیدرالیت هەر لە دەستور نێلی کە ئەوە دەستکەوتێکە هەموو حزبەکان خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە ئاسانی بەدەستیان نینە. لەبەرەوە بەڕاستی ئێمە لەگەر ئەو نەغمەیە نین. بەڵام بارودۆخی ناوخێریمی کوردستان ینی ئاماژەی خێر بەدەستەوە نادەن کاک بڵێن ینی مەسەلەن جگە لە بەدیری ئەوەی کە تۆ ماڵجیایی بکەی بەدیری تر هەیە کە ینی بتواندرێ ئەم بارودۆخە تێپەڕێندرێت تا دێ ئاڵۆسترە بیانی دۆخەکە تا دێ ئێمە خۆ ئالۆستر خۆ لە شەڕی ناخۆ ئالۆستر نییە لە شەڕی ناخۆ ئالسترە ئێستا بەڵام ئێستا شەڕی ناخۆکرا ئەو شێوازی گوتارەکان بەلاش بڵێ لە ململانەیەشی بێمەعنا تێچوو بەڵام 2000 هاتین اتفاقی استراتیجی کرا لە بینی پارتی بچێتی. ئێستاش ئەو دەرفەتە هەیە و ئێمە ماوەک بەر لە ئێستا سەردانی هەموو لاەنە سیاسیەکانمان کرد ئێمە و برادرانی حیزبی شوعی و برادرانی بستنەوەی دیموکراتی گەلی کوردستان کە ئێستا ئێمە لیژنەیەکمان هەیە بە ناوی لیژنەی کاری هاو بەشی چەپە کوردستانێکە
سەردانی تێگرای لایەنە سیاسیەکانمان کرد و زۆر بەجددیش پێمان لەسەر ئەوەیدا کرد تاکە ڕێگا بۆ دەربازبوون لەو بارودۆخە دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ تێگرای لایەنە سیاسیەکان بگەینە چوارچێوەیەکی هاوبەش. دوجار برادرانی بستنەوەی گۆڕانیش ئەوانیش پرۆژەیەکیاندا و ئێمەش پرۆژەیەکماندا دادمانە هەموو لایەنە سیاسەکان پرۆژەکە ئێمە هیوادارم کە ئەگەر بەدەستشتان نەگەیشت بڵاویشمان کردو بۆ ڕای گشتیش کە ئەگەر بێت و مداوامان کردی ئەو پرۆژێ دەکرێت دەوڵەمەند کرێت دەکرێت زیاتر جەخەتکردنەوەی لەسەر سێکتەرە خزمەتگوزاریەکان هەموو تێدایە سیستەمی حکومڕانی تێدایە علاقاتە سیاسیەکانی تێدا چۆنێت تەعامل لەگە بەغدایە هەموو تێدایە تەمام فراوانە پرۆژەکە بکرێتە بەمایە بۆ لەبێنی لایەنە سیاسیەکان ئەی بۆ ناکرێت بەداخەوە تا ئێستا ئەوەی کە زۆر لە دانیشتەکانی سزابیان کرد دانیشتەکانی دووقۆڵی و لەگەڵ حیزبەکانی سزابی باشیان هەبوو بەڵام دوای ئەوە ئێمە یاداشتەکەمان داوە تا ئێستا وەڵام نەدراینەوە تەنها برادرانی بستنەوەی گۆڕان زیاتر متحەمیس بوون بوو ئەوان کەش متحەمیز بوون خواڵ ناگری بەڵام مەسەلەن ئێمە بەنیازیم بە دوواداچوونی بۆ بکەین ئەو لیژنەیە کە هەمانە بەلای کەمی ئەو حیزبانەی دەرەوەی پارتی شتێک مبادرەک بکەین مبادرەک بکەین زۆر جار هەیە والێک دێتەوە کە ئەو قسانە ئێمە دەیکەین بەو بابێن کۆمیژیان بین بە من جیاوازین ئەمە حیزبێکی سیاسین معارەزش بین جیاوازین لەگەوانم بەڵام معنایەوە نییە ئێمە لە ئیتارە گشتیەکە لە چوارچێوە گشتیەکە یعنی من بۆ پێم خۆش بی حکومەتەکەم ئیشی باش نەکە جا وەکو باسم کرد ئێمە پرۆژەمان داوە بۆ هەموو لایەنە سیاسیەکان بۆ ڕای گشتیش بڵاومان کردەوە من چینە بە دواداچوونیش بکەین بۆ ئەو هەنگاوانە ئەو یاداشتەی کە داوامانە بە هەموو لایەنە سیاسیەکان بەڵێ ئێمە تەرکیزمان لەسەرەوەی دەبێ ئەو بارودۆخە بین هەموو لایەنە سیاسیەکان چارەسەری ئەو کێشانە بکەین جا زۆر جاروەیە والێک دەدرێتەوە لای خەڵک ئەو قسانەی ئێمە دەکەینە پرۆژە ئەوانە ئەو هەوڵەی ئێمە هەمانە بۆ چارەسەری هەموو ئەو کێشانێک کرد بە تایبەتی ناو حکومەت هەیە لە دەرەوەی حکومەت لەبینی لایەنە سیاسیەکان هەیە بە تایبەتیش لەبینی پارتیوێشێتیە خەڵک والێک دەداتەوە کە ئێمە هەموو قسەکانی ئێمە لە خزمەتی پارتیوێشێتیە باشە ئەمە بەو خەڵکی دەرم کە ئەو قسانە ئاراستەی ئێمە دەکەن باشە ئێمە ئیش دەکەن لەمەوەدا لەسەر ئالۆزکردنی بارودۆخەکان لەسەر بێتاقەتکردنی خەڵک قسە دەکەین لەسەر ئەوەی کە ئەو وڵاتە بە ئەو هەرێمە پێگەی نەمینێ بەڵام ئەمە چ بەرژەوەندیش تێدایە کاتێک ئێمە هەوڵ دەدەین کە ئێمە لە چوارچێوەی پرۆژێری نیشتیمانی کۆبینەوە معنایەوە نییە تو بەرنامەی تو لەگەر بەرنامەی فلان حزبی تەوحید کرایە مە دەڵێن لە کۆی ئەو وەزعانەیە هەیە لە ئیقلیم هەیە لە نێودەوڵەتی هەیە لە عێراق هەیە لە هەرێممان هەیە مەفروزە خەڵک بێتاقەت بۆ خەڵک تووڕەیە خەڵک بێمتمانە بووە ئیشێک بکەین چارەسەری ئەو گرژیانە ئالۆزیانە بکەین ئەو لێکترازانە خاوکەینەوە نێلین هێزی پێشمەرگە تەوحیدکەین باشترین خزمەت گوزاری کاکەم دەپرسم ئێستاکە ئەگەر ئێمە لە چوارچێوەی مەسەیەک لە شتەکانی کە لەو پرۆژە ئێمە دەنێن بە نمونە دێنمەوە مە دەڵێن بۆ نمونەیەک لە فەقەرەکانە دەڵێن ئێمە یاسایەکمان دەرکردە بە ناوی سندوقی داهات و نەوت و کەس لە هەرێمی کوردستان وانە تا ئێستا ئەو یاسای ئەکتیڤ نییە هیچ پێ ناکرێت باشە ئەگە یاسایەکەمان بۆ دەرکردو بۆ دەرمانە کردو ئەکتیڤ کرێ مە داوامان کردووە برم ڕێکەین ئەو یاسایە ئەکتیڤ کەین بۆی داهاتی هەرێمی کوردستان دیاربیت چۆنە و چۆن وایە باشە ئەگەر کاتێک ئێمە هەمومان بەیەکەوە دانیشن ئەو یاسای ئەکتیڤکە بۆ نمونە مەسەرەن تەوحیدی پێشمەرگەمان باس کردی کە سەقفەکی زەمەنی دانرێتن بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە ئەگە هەموو لایەنە سیاسیەکەم بێن ئیتفاق لەسەر بەرنامەیەکی زۆری تێدایەتەوە حتا بەنسبەت بەغدا بەنسبەت کۆمەڵە قەزایەت کە تێدایە
ئەو داواکارانی ئێمە دەمانەوە هەموو لایەنە سیاسەکان بێن لەسەر پرۆژەیەکی نیشتمارەکەی بۆ معنایوەنی ئێمە ئەگەر سبەنی ڕێککەتین بەرنامەی من هەر لەگە ینی تەواوە بوونی یەک حزب نین ئەو لە چارچەوەی ئایندەی هەرێمی کوردستانە لە چوارچەوەی لێک تێگەیشتنە کە بە پێگەی هەرێم لاواز نەبی دەستکەوتەکانمان لە دووچاری مەترسی نەبن دەرفەتی باشتر بۆ میلەتەکەمان دروستکەین خزمەت گوزاری زیاتر بۆ میلەتەکەمان بکەین ئەوە هەوڵەکانی ئێمە بەڵێ و بەردەوامیش دەبینێت بەڵێ بەڵام ئێستا ئێوە لە ڕوانگەی ئێوە پێگەی هەرێمی کوردستان چۆنە بینن بە تایبەتی هەم لە عێراق و بەراورد بە وڵاتانی ئیقلیمی و ئەوان چۆن سی پێگەی هەرێمی کوردستانەکەن لە ئێستا پێگەی هەرێمی کوردستان لە چه ئاستێکایە حالی حاضر بەو وەزعی کە هەمانە هەم لەباری ئەوەی کە ناکۆچیەکان فراوان بوونە لێکترازاکان فراوان بوونە یارە بە تاکید ئەوانە چ ئەوانەی دەوروبەرمانە چ ئێرەوە ئەوەیە بچینە ئیسفادەشی زۆریان لەو مۆزوع کردبی و مچینە حەز بکەن ئەو بۆشایی و لێکترازانە هەندێک کە زیاتر بی بۆ ئەوی دەرفەتمان لێوەگرن هەرچی هەیەە بە سەرماندا فەرز بکەن ئێستا وا ناکەن باوا دەکەن بڵێ بەلایەکەی تریش لە ناوخۆی هەرێمیش زەرەرشی زۆری بە هەرێمی کوردستان و خەڵکیش هەیە لەبەرەوە بەڕاستی بە تاکید پێگەی هەرێمی کوردستان ئەگە وا بڕوە ڕۆژ لە دوای ڕۆژ زەعیف دەبی ئەنی ئەو ژمارە بەهێزە نابینە ناو هاوچێسە سیاسیەکانی ئیقلیمی نێودەوڵەتی عێراقیش کە پێشتر هەیبوو پێشتر هەیە لە سەرەتاوە باسم کرد دۆستەکانمان زۆر هەوڵیاندا لەگەڵمان ئێستاش بەردەوام بەڵێ ئەی ئەم دوارڕێکەوتنی هەولێر و بەغدا لەسەر مەلەفی نەوت چۆنە بینن خۆی پێش ئەوەی ئەو محکەمەی پاریس ئەو بڕیارە دەرکە ئیتفاقەشی سیاسی کرا لە بینی بەناوی ئیدارەی دەوڵەت کە شیعە و سنە و کوردی تێدا بوو لەناو کوردیش بە دەرەجەیەک پارتیوێچێتی چونکو ئەوان تێدا بوون ئەو ئیتفاقە مۆر کرا ئیتفاقە مۆر کرا بوو لەسەر مەلەفی نەفتی تێدا بوو و مەسەلەی بودجێ تێدا بوو هەتا مەسەلەی جێناکۆکەکانی تێدا بوو هەموو تێدا بوو ئەو ئیتفاقێکە کرا بوو بەحساب ئەو ئیتفاقاتە بۆ سونەش تەبەن داخوازیەکانی سونەش لەناو ئەو ئیتفاقە جێ کرابەوە ئیتفاقش تا حدەک باش بۆ ئێمە لەسەر ئەو بنەمایەش حکومەت تشکیل کرا ئەو حکومەتی لەسەر ئەو بنەمایە تشکیل کرا ئەو حکومەتە دێ ئەو بەرنامەیە کە ئیتفاقی لەسەر کرا بە ناوی ئیدارەی دەوڵەت دێ جێبەجێ دەکات طبعا لەو حەدوو سەدا ئەنجومەنی حکومەت ئەنجومەنی وەزیران ئیقراری بودجەکەشی کرد پرۆژەی بودجەی کرد و ڕەوانی کرد بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەپڕ ئەوە هاتە پێش ئەوەی پاریس هاتە پێش طبعا ئەوەی پاریس کە هاتە پێش ئەو ئیتفاقی کە لە بینی حکومەتی تورکیا و عێراقی ئیساری 1973 لە 2010 ئەوە هەموار کرایەوە ئیتفاق طبعا ئەو محکەمەی حەقی بە وەدانی دەستوری عێراقی ستەرێت ناڕی چونکە کێشە ئەگەر ناوە خۆی عێراق بێ ئەوە جیاوازە ئەنجومەنی قەزا هەیە و نازم ئەوە حەقی بەو ئیتفاقیەوە کە لە 1970 کراوە پشت بەوە ئیتفاقی دەبەستیت دیارە بە تاکی ناوڕۆکەتان خوێندەوە بە کوردیش بڵاوەوە لە مەسەلەی فرۆشتنەکە لە بەندەری جیهانەوە کە نەقل دەکرێت لەوەی حەقی بە عێراق کە تورکیا تەجاوزی لەسەر دەسەڵاتی عێراق کردووە تەوانەوە وەزعش تازە هینا پێش لە دوای ئیتفاقی کە لە چارچەوەی دەوڵەتی ئیدارەی دەوڵەت کرابوو ئەو محکەمەیەشتش تازە هینا پێش زیاتر پێگەی هەرێمی کوردستانی لاواز نەکرد بەرامبەر بە بەغدا من وای نابینم لە دوای بڕیارەکەی دادگای من وای نابینم مەسەلە لاواز بوون و بە قوت بوون نییە زین چۆن مەسەلەن ئەو 400,000 بەرمیلێ کە اتفاقی لەسەر کرابوو
خۆ پێش بڕارەکەی پاریس اتفاق لەسەکراوە هەرێم 400,000 بەرمیل دەفرۆشی پارەکەی دێتە سەر مەقام حسابات حکوومەتی فیدرال مراقبەی دەکە دەسەڵاتی ڕاکێشان و تەسەڕفەکە لا یاریمی کوردستان ئێستا ڕێک ئەو اتفاقە بە دوای ئەو محکەمەیە 400,000 بەرمیلەکە دێن ئەمە پێشتر بە سعری خۆمان دەمان فرۆشت بەو سعرەی کە $12 نازم چەندە هەرزانتر دەمان فرۆشت بەڵێ لە بازارەکانی جگەل لە مەصروفی نەقل و بینە و بەردەوانە کە زۆر لە سەهرێن دەکەن ئێستا اتفاقی کرد تۆ نفتەکە بە سعری سۆمۆ دەفرۆشی سۆمۆ دەیفرۆشی لە جیاتی هەرێم پێشترە عقود دوشتانەی سۆمۆ دەیفرۆشی و هەموو شەریکاتانەیە کە لە دوای ئەو اتفاقی کرد هەم بەشدار بن لە اتفاق هەمیان چوونە بەغدا شەریکە گەورەکان لەو دانیشتانەی کە ئەو ڕێککەوتن لەسەرکە بەشدار بوون احتیمالە لە هەندە ڕۆوە ڕاستە بەڵام لە هەندە ڕۆ قازانزمانە لە زۆر ڕوو قازانزمانە مەسەڵەن بۆ سعری نەفتەکە قازانزمانە و ئەو کێشەیەمان لێ یەقەوە بۆ بنەمایەکە بۆ یاسای نەوت و غاز کە دەربسی بە ئەو کودرێت تا ئەو سەرێشەیە مالێ قەبیتەوە هەرێمی کوردستان بگاتە شوێنەکە بزانین لە چێندری ئیش دەکە احتیمالە زیانەکەی ئەوە بی تا ئێستا ئێمە ئازاد بوون لەوەی نفتی خۆمان دەفرۆشت خۆ پێش ئەو محکەمەی فیدرالی ئەگەر چی قرارەکەیان سیاسی بوو لە یەختە وەختەی زۆر ئەوەش بوو بەڵام دیسانەکە ئەو واقعی لە مەسان بووە ئەگەر پێی محکەمەی فیدرالی بی هەرچەند دەستوری نییە محکەمەکەەوە بەڵام لیسانون لەبەرەوەم پێم وایە اتفاقەشی مام ناوەندیە عراقش پێویستی بەوە هەبوو کە لەگە هەرێم اتفاقەکە چونکو 400 بەرمیلەکە 400,000 بەرمیلەکە لە زمانی میزانێ بوو ڕاست ئەگەر اتفاقەکە کاتیشە تا دەگەنە دەرکردنی یاسای نەوت و گاز بەڵام بە تاکید ئەو اتفاقە دەبتە بنەمایە بۆ دەرسواندنی یاسا بەڵێ مامێت دەکەن کە ئەو اتفاقی کە کرایە بخرێتە خزمەت کۆمەڵانی خەڵک و چیتر ئەو دڵە ڕاوچێ لای موچەند هات و نەهات و 200 میلیۆن کۆتایی بەوە بێت زۆر ماندوو بووین ئەو هەرێمی کوردستانیش لەوە زیاتر تااقەتی نییە دەبێ ئەوەی بزانێەوە هەرێمێکی فیدرالین سەلاحیەت و دەسەڵاتی ئێمە ئەگەر لە دەستوری شەندێک سەلاحەتی بە ئێمەدای بەڵام بەو دەرەجە فراوانەش نییە کە ئەمە دەبی تەعاملی لەکە بکەین بۆیە ئەم پێم وایە اتفاقەشی مام ناوەندیە و ئەگە بتوانین باش بەکاری بینیم بچینە زۆر باشە ئەنجا هەر لەم چوارچێوەیە مەسەلەن بەم بارودۆخی کە هەمانە لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەتوانین پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدەین و ئەو پرۆسەیە بگا بە ئاکام کە بڕیار وایە لە ناشارمەوە تەمان دەبی پرۆسی هەڵبژاردن دەبی ئەنجام بدرێ چونکۆ ئیستحقاقەتی خەڵکە بەڵام چۆن یانی ئەدەم باباسکەم ئەگەر بە کورتی بێ سوپاس ئێستا خۆ دەم بە کورتی وەڵامیان پرسیارت دەمەوە مە دەڵێن پرۆسەی سیاسی و دیموکراسی ئیستحقاقە دەبی ئەنجام بدرێ ڕاست بەڵام پرسیارەکەوەیە ئێمە نابێ ئیستقرارەکی نەفسی ئیستقرارەکی اقتصادی ئیستقرارەکی سیاسی دروستکەین بۆ پرۆسەیەکی هەڵبژاردننی سەرکەوتو ئەنجام بدەین بێگومان دەکرێت بەو گرژەی کە هەیە بەو تەسعیدە ئیعلامی و مەهاتەرات و تەشیر و تەخوین و نازام چی بچین ناو خەڵک خۆی بێتاقەتە هەموو ساڵ 2 ساڵ پێش ئێستا انتخابات هەندێک کە وەزعی نەفسی خەڵک تێک دەین یعنی بۆ پرۆسەیەکی هەڵبژاردننی دیموکراسیە ناکرێ ئێمە ئەجواء دروستکەین ئەجواء دروستکەین خەڵکە عەلەقەل بێتە سەر سندوقی انتخابات مارەسەی بۆ بژێڕیتەوە حەقی خۆی بکە لەبەرەوە بەڕاستی ئەمە نارێن انتخابات دەبی بکرێ ئەوستحق خەڵکە بەڵام مەسئولیەتی ئەو حیزبانە چییە مەسئولیەتی ئەو حیزبانە بە تایبەتی ئەو سێ حزبی ئێستا کە لە حکومڕانن بە ئیزافەی برادرانی سۆسیالیستەوە و حزبەکانی دەرەوەش چۆن بتوانین تا دەگەینە ئەو کاتی هەڵبژاردن ئەجواء بۆ خەڵک دروستکەین کە متمانەیەشی بۆ بگەڕێتەوە بێتە سند دەنگ بدە بۆ وەزعک دروستکەین خەڵک بڕوای بە هەڵبژاردن هەبی بەڵێ ئەو عنوانی تەزویر و مەزویر و پاکردنەوە ئەوانە نێلین
بەس هەتاکە 30 ساڵ دوای 30 ساڵ ئێمەوە شەشەم انتخاباتە دیکە بەس نییە خەڵک باسی تەزویر بکە باسی نازان گومان انتخابات بکە دەبێ ئەو گومانانە بڕێوێنینەوە. بەڵێ بڕیار بوو بە ئامادەبوونی سەرۆکی هەرێمی کوردستان کۆبنەوەی لوتکەی حیزبولانە سیاسیەکانی هەرێمی کوردستان ببەسترێ گەیشتە چۆ ئەوە بڕیارە بەم زوانە ئەو کۆبنەوەی ئەنجام بدرێ. هەر کۆبنەوە گەزەمینێکی لە ساز کرێ باشترە نارێم ئێستا سازی هەیە دەبێ هەوڵ بدەین وام پێم وایە باشترین شوێن و باشترین چەتر بۆ چارەسەری مەشاکلەکانمان سەرۆکایەتی هەرێمە کە تاکە چەترە هەموو لایەنە سیاسیەکان کۆکاتەوە و ئێمە پشتیوانی دەکەین هاوکاریش دەبین ناکرێت و پێ دوایی بەجەرسەک بە دانیشتنەک کۆبنەوەی سەرۆکاتێرم لەگەر حزبەکان کرا و کۆتایی هاتوو تا سێ مانجکە لێ پاردوو نابێ خەریکە دۆخەکە ئەگاتە بنبەست بەڵام بۆچی سەرۆکاتی هەرێم قەت متشائم نیم ڕاستە مچینە ئاستەنگەکان قڕز بووینە دۆخەکان بەڵام حیزبی سیاسی و خەڵکی تێکۆشەر و نیشتیمانپەرۆ لە وڵاتە زۆرە نابی بێ ئومێد بین برنگەیشتە بنبەستەوە هەرکەس لە ماڵی خۆمان و ئەوە نابی دەبێ هەموو هەوڵک بدەین هەموو هەوڵک بدەین کە ئەو حیزبانە لە تابەتیش پارتی وێچێتی هەوڵ بدەین بە تابەتی ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنین ئەوە بودجێ عێراق هەیە ئێمە کۆمەڵک مەسئولیاتمان هەیە و من ناوچە دابڕێنراوەکانمان هەیە ناوچەکانی دەرەوە هەرێمی سمادەی سەد هەیە کە بودجێکی بۆ تەرخان کراوە دەبێ ئەمە لە خەمی ئەو قەزایە گەورانە بین کێشەی خەڵک ژیان و گوزەرانی خەڵک خزمەت گوزاری خەڵک معنای